ئەڵێ ئەمە ڕاستە خەڵک کەرکووکە بەڵام دانیشتووی کەرکووک نییە بۆیە ڕاتبەکەی لەوێ دەرەچێ. ئێمە تقریبەن ئەم مانگە 900 ناو بەبان ناومان بۆ هاتووە کە ڕاتبەکانی ڕاگرین. پێڵن حرەکەتە البیتاقە الذەکیە لە بەغا دەرەچێ کە ئەمانە موچەیان لە هەرێم وەرەگرن، با بڵێن لە چەمچەماڵ وەرەگرن یا لە قوشتەپە هەولێر یا سلەیمانی وەرەگرن. ئەمە با بڵێن هەنێ پیرێژن هەیە شوێن ڕێی نییە، هەر مانگی لە ماڵ کوورێکێتی یا لەما کچێکێتی ئەچێت لە ئەو شوێنانی کە نێزگە بووی مەثەن لە قەرەنجی لە چەمچەماڵ نێزگە بووی ئەچێت لەوێ ڕاتبەکەی سەحبەکە. ئەمە مانگێ دوو مانگ نییە، ئەمە بەردەوام وا ئەکات لە بەغا دەرکەوتووە. بەغا ئەڵێ ئەمە ڕاستە خەڵک کەرکووکە بەڵام دانیشتووی کەرکووک نییە بۆیە ڕاتبەکەی لەوێ دەرەچێ. چۆن بتاقەکە سەحبەکە ڕاتبەکە لە بەغا دەرچووە لەبەرەوەی هەمسان دیسان باحەسی بۆ دەرکەینەوە، باحەکە چتە ماڵی ئایا ڕاستە ئەمە خەڵک کەرکووکیانە دوای خۆشی دێتەوە بۆ دایرە ئەبێ مەزبەتی تەئیسەکە دەمەبێن مەزبەتەکە پێکاتوە لە وەرەقەیەکە لە مختارەوە دێنێ لە مختارە عیباد و شاهد و لەبەرەوەی مەکتەب معلومات و قایم مەقامیەت شۆرتە مەگەشی خەتمەکە تەوقیعەکە ئینجا دێتەوە تەعهودێکی قانونی بۆ ئەنووسێ ئەمە ڕاستە خەڵک کەرکووکە دانیشتووی کەرکووکە بەس لەبەرەوەی شوێنڕێنیە لەبەرێ دانیشتوین بۆ لایەنە سەحبی کردووە یان هەیە پەنجەمۆری دەرناچێت وکالەی داوا بە کووری یان بە ئامۆزا یا بە خزمێکی ئەوەش بەپی ئیشەکەی خۆی کە لە سلەیمانی ئەگەر ئاسایش بێگەر پێشمەرگە بێ ئەگەر مۆزەفێکی دەوڵەتی بڵێن حکوومەت بێت لە هەرێم بێ ئەوەش مەجبورە کە لە ڕینەکەی خۆی سەحبێکە لە سونەرەکەی خۆی سەحبێکە ئەوەش هەمووی کەوا ئەگەێنێ ئەمە لێ خەڵک دانیشتووی کەرکووک نییە. فێمە رجامان وایە بۆ ئەوە خۆتان هین مەکەن هەمووی سەعاتێکە تەکلیفتان لێکات لەناو کەرکووک لە سنووری کەرکووک سەحبیکەن ئەو ڕاتبە لەبەرەوەی هەم ئەرکێکە بۆ ئێمە بۆ ئێوەش ئەو ڕاتبەکە بەڕا ئەو مانگە ناگەڕێتەوە.